ئەزان خۆشەویستان لە یانگرانی هونەر ئەمڕۆ دانیشتن کۆڕەشی دۆستانە پێک دەینین. ئەمە هەنگەش بە ساڵیادی برای خۆشەویستم کاکە حەمە ئارتە. ئینشاءڵڵا تەمەنت بە قەت 100 ساڵ دەبێت، 1000 ساڵ لەگەڵ کاکە محەممەد ڕۆمانی هونەر دۆستم خۆشەویستی منە. بەخێرات نەچی هونەرمەندی خۆشەویست کاکە ئەمەستاری خۆشەویست دەکەن بەخێر لەسەر سەر سەرچاوان خۆشەویستی کاکە ئەمە ئارتیا حازە بۆڕێک کاکە زانیاری کوردی بەدەست پەنجەزێرنەکەی کامێرەوان سەیدیمدادی خۆشەویست بەیادی کاکە هەڵمەتمەتر 1000 سڵاو لە خۆت و کامێرەیەکەت. من و محەممەد ڕۆمان لەبەر خاتی تۆ ڕێگامە قوتەرە قوربانە بە ئەمە کێکی باخێرە. هەڵڵا سەردەمیەکە ڕۆیشتووی لەبەر چاوانم بوونی پێم بڵێ بۆ ڕۆیشتی عەلیشی بوو تاوانی. ئای سەردەمیەکە ڕۆیشتووی لەبەر چاوانم بوونی لەو کاتەوەی ڕۆیشتی خەم لەمە بەمیوانی خواردە بگەڕێەوە عەلی بێ تۆ ناتوانی بەڵام تۆ بێوەفا بووی قەدری منت نەزانی شوت بە کەسیە کردووە لە دڵداریش نازانی ئەتۆ عەشقی ئەو نەبووی عەشقی پارە و سامانی تۆ عەشقی پارە و خان و عەشقی سەیارەی جوانی بەڵام وەڵا ژاری بەشیمنە لە ژیانی زۆر سوپاس بۆ خوای گەورە شکرم بە بەشەکانی منی ئاوە خوڵخواندە شکرم بە بەشەکانی پێشکەش بە حەمارتە چی بە دنیاویە حەمە زۆرم خۆش دەوێی بە هەموو دنیا بزانی لەگەڵ محەممەد ڕۆیمانی شای بە سەپا نازانی من محمودم خۆش دەوێ بە زاتی خەوسی سانی یەڵە جوانم بۆ بڵێ لەگەڵ لێریەکانی لەگەڵ محەممەد ڕۆمانی حەبلەی کاکەڕانی. زانیار کوردی ئوستادی نەبەردی شامەردە تو هەتا هەتا هەتایە سەرم ببڕۆ لە مەشقام دڵم لەوی دەرنایە هەی ساتر لێ بێ ئاگا بەم دڵ بێ ناز مبتەلایە دایم لە خەماندایە هەستە کاکە تەنیایە ڕۆمانی بۆی سوتایە سوتانی لە ناخیایە ئەی ئەو تەواوی ژیانمە ئۆکسیجینیان هەوایە ئەی هەناسەم تەنگە بێت و هەناسەم بە حەڵایە
پێم بڵێ چێ وەکو من وابوو تۆ بە وەفایە ئەگەر خودا قسمت بکە بڵێن لە ناو ماڵتایە کۆرپەم لە باوەشگرێ منداڵ پێی بڵێندایە چاوت لابەری خەمە ئەوە سەحری خودایە گەر چاوتم لێ دیار نەبێ خەمی من بێ کۆتایە گعدەی خاڵە حەمەیە ئەوە مەلەتە چیدایە من حەمەم زۆر خۆش دەوێ وەک چیای ئەڕبابایە حەمە باندێکی دەڵێم ئەوەم لە مێشیدایە ئەگەر باشت دەوێ ئەوە لە ژێر پیدایە لە خزمەت کاک حەمەی مەشانی وەشانمدایە لەگەڵ عەلی زیرەکی بەندی کۆتایی نایە زانیار کوردی لێی دەدا و ئوستادە و بەتوانایە ئیمدا تەسویری دەکا من سەیدم بیرمایە گیان کەسەکەم گیان هەی سڵدان زۆرم خۆش دەوێ وەڵای لەو دنیا ڕەبی بە قوربانە من بۆشی تۆ دەنگت نایە های پەرشەمیە دەکورتم وەڵا دڵێ شەیبە نازانم بۆ ئەوڕۆکە شەر لە پرچی نەدا بۆنی سڵفانت خۆشم بەوەی کەم بە تەنیا تا ئێستا ئەو ڕۆژە سرم لە خۆم سڕمایە هەمووتان وا شایدن هەمووتان وا شایدن وەڵا شەحنی نەمە لەگەڵ محمود ڕۆمانی بۆ من زیاتر لە برایە پێشکەش بە حەمارتی ئەو بەندانم دانایە لەبەر خاتری تۆیە و ڕێگایم کوتایە بەیادی ماماسۆیە بەیادی ماماسۆیە چون دەژنی بیەنایە من حسنم خۆش دەوێ لە دارەی و دنیایە بۆ مچەی مام عەلیە بە دوور بێ لە بەڵایە حەمە ئارتم خۆش دەوێ نەک بڵێ درۆیە دوایە منەتمان بەیەک نییە بۆ من زیاتر لە برایە منەتمان بەیەک نییە بۆ من زیاتر لە برایە ئەوەی کەیفی بە تۆ نێگەواتە لەو دنیایە حەمە تۆ شاید بە مەسەلەکەم لە دڵدایە کاکە محمود ڕۆمانی دەفتەری لێ دزرایە دەسانم شاکە و بردی بەوەی کەم بە تەنیایە ژاکە و لەوی دسی وەسویان دەخۆم بەو خودایە من محمودم خۆش دەوێ بۆ من زیاتر لە برایە چونە و هونەر دۆستمە هەتا دنیا دنیایە پێشکەش بە بارزان ببێ زاخۆی لە دڵدایە پێش بە مامە بارزان مەلیکە بەو خودایە
قرباني او ضلوب محمود جان دجمن الشير بيه هاي محالة دوايتو ظلم يتراشق بيتوا دركي ظلم داخستو بريك ازناك بيتوا هاي نام بيسيدي ظلم بخمفر بكريتوا ظلم بارتن يا بيتن يا عيلي ديتا خمي خوم وخوم دخوم بالاي كس نخري توايا هاي فرميشي ساوى كالم ما كسبهم نصري توايا عاشق وناقلك على دو ذاكري توايا سوتاني بيك وتايا محال بوك جيتاويا زور زاران ساور وابم كهوالي بيتوايا هاي بخبر بوم يشتر عتو تسريتوايا هاي تولق الياري تازد منو بينو سبيكوا داستاني بوفاي دبي بنو سريتوايا هاي بو بالدنيا بازكم دبي بخير توايا هاي بمدي علي زينك وجوابا مو بيتوايا لاني واشش دفتران ديلي مو ديلي موا اوزان يار كرديا يقليد وزيتاوايا دفتر مليد زراوة بعدنيا جيني بيتوا زانيار ودرد هيني واخزني كردو توا حمجاتو يش بشي سين دخون بخداوا حمجاتو يش بشي سين دخون بخداوا ديني شو تابعاني خولة ساوم زراوا أنا أو نيبر دواس يندخون بخداوا عيبا زانيا رواي دستور داوا جواب من لمسي داوا بقرباني زانيا بمعاص فيشي تواوا قعديكك حمارت عشاني والشان مداوايا وليدي من ابو زامبير ماوا بخوشي حسن علي وادوزي لجيرناوا لروجي غيرتي دا زور كسيد رزداوا متجان تو بخيري بخير بيسر يوساوايا زي ضربهم ديشي هاوريان بو درب داوي كسكم اي بو بقرية وبولاي من الجيان بيتو يزنيا لو كاتو وشو ذكرها من اقل خواميا يستاج من باورنا كم ظلم شتيوانيا اواد من بتيشتوا ولا يتوبونينيا كاتيا كوالم واد قلت كاتو شد كرديا القاي كسيا جيدي كدل لفن زي خود كرديا تو بدليشي خوجاجيا قال لعمنيا من ذبخ امانه سانيز بزيك دوميا
ئەوەی کە من باسم کم بەڕاستی و عەقیقیە بەسەر حەمەیداتوە لە دنیا وێنەی نییە زانیارە تۆ شاید بە حەمە بەخوا عەلی نییە واللهی لە بۆ بژی دزی وەکو ئەو نییە دەک بیە بەڵا بێ حەما دەک بیە بەڵا بێ حەما بە تایبەتی بۆ ئەویە من عەسەنی دەدوێنم وەختی وێرە هەر بووە مچەی مام حەلی کوڕی لە وێنەی نییە دەک پایەدار بێ ڕێدە بۆ ڕێدار وشیار دەڵێم کوڕی مەگ وەک نێویە بە قورعان هەموو ئەوەیە بە قورعان یاڵە ڕۆمانی